ئێمە وەکو هەمومان نەزانین لە ساڵی 2014 شایستە داراییەکانمان بڕاوە بەڵام ئەو کاتە بارودۆخی سیاسی وڵات هەم باش نەبوو هەمیش بەشەبوجێ پێویست نەبوو بە دابینکردنی دەرماڵی خوێندکاران بەڵام وەکو دیارە ئەبینین بارودۆخەکە الحەمدولillah ئێستا زۆر باش بووە و ئەشزانین پارە هەیە بەڵام کەس نازانێت بەرەو کوێ ئەڕوا. دوو کێشەی سەرەکیمانێ وەکو خوێندکاران ئەویش نەبوونی دەرماڵە و کەمکردنی خوێنی پاراڵیلە بۆ بڕێکە خوێندکار بوو هەڵناسوورێم بڕەپارێ ئێمە وەکو هەموو خوێن زانکۆ و پەیمانگاکانی تر بەردەوامی لە بایکۆتکردنی هۆڵەکانی خوێن ئێمە وەک دەنگی ناڕازی خوێندکارانی کۆلێژی پەروەردەی شارەزوو سەر بە زانکۆی هەڵەبجە دەنگی خۆمان دەخینە پاڵ دەنگی ناڕازی خوێندکارانی زانکۆی هەڵەبجە و هاوشێوەی زانکۆ و پەیمانگاکانی دیکەی سلێمانی و دەوروبەری بایکۆتی هۆڵەکانی خوێندنمان کردووە و دەبینە درێژە پێدەری لێشاوی تووڕەی و ناڕازی خوێندکارانی زانکۆی سلێمانی پۆلتەکنیکی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و کۆیە و هەروها ناوچەکانی دیکە. شێوەی گوژدانم قبوڵ ناکات بڕۆمە و هۆڵەکانی خوێندن لە کاتێکە سەد برای من و لە سوچەکانی زینداندان لە سلێمانی کە لەبەر حەق و مافی من چوو بووینە سەر جادەکانەوە.